یاریەکانی قۆناغی دووەمی خولی نایابی عێراق بۆ تۆپی بالا لە شاری هەولێر بەردەوامی هەیە و چوار یاری دیکە ئەنجام دراکەوە شەشەمین یارییانەکان بوون. سەرەتا لە هۆڵیانی ئەکاد ئەنکاوە دوو یاری ئەنجام درا. هەولێری خاوەن خاک میوانداری جێیشی کرد. هەولێر لە گەم یەکەم لە میوانەکەی باشتر دەرکەوت و بە ئەنجامی 25-18 پێشکەوت. گەمی دووەم دوای ڕکابەرێکی بەهێز جێیش بە جیاوازی 2 خاڵ و 28-26 سەرکەوتنی تۆمار کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. ئەمە بووە خاڵی وەچەرخانی جێیش و دوو گێمی دیکەشی بە ئەنجامەکانی 25-19 و 25-23 بردەوە بە 3 گێم بەرامبەر بە گێمێک لە یاریەکە سەرکەوتوو بوو. لا یاری دووەمیش مەسافی شیمال بە هەمان ئەنجام لە حەبانیەی بردەوە. لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین دوو یانەکەی بەسڕە غازی جنوب و بەحری ڕوبەڕوو یەکتر بوونەوە. پاڵەوانی وەرزی ڕابردووتوانی شەشەم یاری بە دوای یەک بباتەوە. غازی جنوب بە ئاسانی و بە 3 گێمی بێوەڵام براوە بوو. لە دوای یاریش پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی شۆرتا بوویەوە. سەرەتا شۆرتا دوو گێمی سەرەتایی بە ئاسانی لە پێشمەرگەکان بردەوە بە ئەنجامی 25-21 و 25-19. پێشمەرگەی سلێمانی لە گێمی سێم بە ئەنجامی 25-22 پێشکەوت و گەڕایەوە کەشی یاریەکە. لە گێمی چوارەم دوای ڕکابەرێکی بەهێز شۆرتا ئەنجامی یاریەکەی یەکلا کردەوە و بە ئەنجامی 25-23 پێشکەوت و لە یاریەکە بە 3 گێم بەرامبەر بە گێمێک براوە بوو. سوپاس بۆخوا لەم کۆبوونەوەی کە لە شاری هەولێر ئەنجامدرا توانیمان لە یانەکانی مەسافی و جێیش و حەبانیە و هەولێر و وا پێشمەرگەش ببینەوە. پێشمەرگاتی پێچی زۆر باشە، خاوەنی پیشەگەری چاکە. سوپاس بۆخوا لێمان بردنەوە 3 بە 1 ئاواتەخوازین ببینە پاڵەوان. بەنسبە دیارەکەم ڕۆ ینی ڕاستی بیدایەت بە باشکی ناتینە ناو ساحە. لە کۆتاییەکان ینی لە شۆتی یەکەم و دووەم زۆر خراپ یاریمان کرد. لە شۆتی سێم و چوارەم تۆزێ باشتر یاریمان کرد و توانیمان پێشکەین، بەڵام ئەمڕۆ ینی شانس لە ساڵح ئێمەیان نەبوو. بەم شێوەیە غازی جنوب دوای 6 سەرکەوتنی بە دوای یەک لە پێشەنگە و خاوەنی 17 خاڵە. شۆرتەش بە 15 خاڵ لە خانەی دووەمە. پێشمەرگەی سلێمانیش بە 11 خاڵ لە پلەی سێم دەبیندرێت. مەسافی شیمال خاوەنی 10 خاڵە و جێیش 8 خاڵ و هەولێر 7 خاڵ و حەبانیە 3 خاڵ و بەحریش بە تاکە خاڵێک لە دواوەی ڕێزبەندیە. لە کۆتا یاری کۆبنەوەی شاری هەولێر لەم قۆناغا پێشمەرگەی سلێمانی و هەولێر لە دێربی کوردستان بەیەک دەگەن و بەحری و شۆرتا ڕوبەڕوو دەبنەوە. مەسافی شیمالیش بە غازی جنوب دەگات و جێیش و حەبانیەش ڕکابەری یەکتر دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.